سڵاوتان لێبێت بەڕێزان. کۆچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ دەرەوەی وڵات دەست پێ دەکاتەوە. بۆی قەیرانە سیاسی و ئابوووریەکانی هەرێمی کوردستان دووبارە کۆچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ دەرەوەی وڵات دەستی پێکردێتەوە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرەکی ومێد حەمەعەلی ئەندامی پەرلەمانی کوردستان، هەروەها لە شاری سلێمانیەوە ئاری جەلال سەرپەرشتیاری لقی کوردستانی فیدراسیۆنی سەرانسەری پەنابەرانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. کۆچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ دەرەوەی وڵات سەر هەڵدەداتەوە. لە مێژە کورد بەهۆی ناهەمواریەکان و دۆخی ژیانی خەریکی کۆچکردنە. کۆچی هاوڵاتیانی باشووری کوردستانیش بەسەر چەند قۆناغێکدا دابەش بووە. قۆناغی یەکەم ساڵی 1970 بۆ 1980 بەهۆی نسکۆی شۆڕشی ئەیلول و سەرهەڵدانی شۆڕشی نوێ و دەستپێکردنەوەی جەنگ لە نێوان کورد و ڕژێمی بەعس. قۆناغی دووەم ساڵی 1980 بۆ 1988 بەهۆی شەڕی عێراق و ئێران و ئەنجامدانی ئەنفال و چیمیاباران دژی گەلی کورد لەلایەن بەعسەوە. قۆناغی سێم ساڵی 1991 بۆ 2003 بەهۆی خراپی باری ئابووری و ناسەقامگیری بارودۆخی ئەمنی هەرێمی کوردستان و ناکۆچی نێوان پارتی و یەکێتی و شەڕی ناوخۆ. قۆناغی چوارەم لە سەرەتای ساڵی 2015ەوە دەستی پێکردوتەوە و ئێستاش سەری هەڵداوەتەوە. کۆچی ئێستای هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە. لەوانە بێمتمانەیی بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و قەیرانەکانی هەرێمی کوردستان. زیاتر لە 2 ساڵە قەیرانی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان بەردەوامە کە بۆتەوەی پەخستنی دامەزراوەکانی هەرێم و کەمکردنەوەی موچەی فەرمانبەرانی هەرێم بۆ کەمتر لە نیوە. ئەمەش وای کردووە هاوڵاتیانی هەرێم بێهیوا بن لە چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێمدا. لەلایەکی ترەوە بێکاری و نادادپەروەری کۆمەڵایەتی و دروستبوونی جیاوازیەکی زۆر لە نێوان ژیانی بەرپرسانی هەرێم و هاوڵاتیان وای کردووە بیر لە جێهێشتنی وڵات بکەنەوە. لەم قەیرانە داراییەدا بەرپرسان ژیانێکی شاهانەیان هەیە و هاوڵاتیان و موچەخۆرانیش بە ئەستەم پێداویستیە سەرەتاییەکانیان دەست دەکەوێت. لە جیهاندا کۆچی ئارەزوومەندانە و زۆرم لێ هەیە، بەڵام لە کوردستان زۆرینەی ئەوانەی کۆچ دەکەن دەچێتە چوارچێوەی کۆچی زۆرم لێ و ڕاکردن لە دەست زوڵم و گەندەڵی. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان. ئەگە سەرەتا بچین لای کاک ئاری کە لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە. کاگاری زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بەپێی ئەو ئامارەی کە لای ئێوە و فیدراسیۆنی پەنابەران کۆچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە چ ڕێژەیەک دەستی پێکردێتەوە بۆ دەرەوەی وڵات. بەڵێ زۆر سوپاس بۆ ئێوە بۆ ئەم دەرفەتە. دیارە بەهۆی ناڕوونی ئایندەی سیاسی لە هەرێمی کوردستان و ئەو کۆمەڵە هۆکارگەلەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و هاوڵاتیان بۆتەوە. هاوڵاتیانی هەرێمی کوردستان ماوەیەکە بێدەستیان کردوتەوە بە کۆچ بەرە وڵاتانی ئەوروپا بە پێی ئەو ئامارانەی کە لەلایەن وەزارەتی گەشتیاری تورکیاوە ڕاگەیاندراوە کە زیاتر لە 240,000 هاوڵاتی عێراق و هەرێمی کوردستان کۆچیان کردو بەرەو دەرەوەی وڵات. بەڵێ ئەم ئامارە بۆ چەند مانگە کاگاریەوەی کە 240,000 هاوڵاتی عێراقی بۆ گەشت چوونە جیاوازیە لەوەی کە بۆ گەشت چوونە یاخود بۆ دەرەوەی وڵات، یعنی زۆربیان کۆچیان کردو بۆ وڵاتانی ئەوروپا لە تورکیاوە بە پێی زانیاریەکانیەوە. بەڵێ دیارە و ئامارە لە سەرەتای ئەم ساڵەوە هەتاوەکو ئەم مانگی حوتەیە کە لەلایەن وەزارەتی گەشتیاری تورکیاوە ڕاگەیاندراوە. دیارە ئێمە وەکو فیدراسیۆنی پەنابەران هەم لە هەرێمی کوردستان هەم ناوەندەکانمان لە دەرەوەی وڵات ساڵانە بۆ ڕۆژی جیهانی پەنابەران ئامار کۆ ئەەکەینەوە ئامارەکان ڕاگەێنین. بەڵام ئەمساڵ بەداخەوە نەمانتوانی بەپێی پێویست ئامارەکانمان دەست بکەوێت لەسەر ئاسێکی نێودەوڵەتی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان جیا بکەینەوە. بۆ خۆتان نەزانن کاتێک کە هاوڵاتیانێک لێرەوە لە عێراق و لە هەرێمی کوردستانەوە کۆچەکەن بەرە وڵاتانی ئەوروپا سەرجەمیان بە خەڵکی بە عێراقی ئەژمارەکرێن لەوێ. بەڵام بەپێی تازەترین ڕاگەیاندراوی وەزارەتی گەشتیاری تورکیا کە تەنها لە ماوەی ئەم 6 مانگی ڕابردووە زیاتر لە 240,000 هاوڵاتی هەرێمی کوردستان و عێراق بە مەبەستی گەشتکردن سەردانی وڵاتی تورکیان کردو، بەڵام زۆرینەیان
لە ڕێگەی کەناراوەکانی تورکیاوە خۆیان گەیانۆتە کەناراوەکانی ئێتالیا و دوورگەکانی یۆنان کە هێنا کۆمەڵێکی زۆریشان لە ڕێگەی وشکانیەوە بە ڕێگەی بولغاریا و هەم بۆ وڵاتی یۆنانیش کۆچیان کردووە. بەڵێ کاگاری بەپێ و زانێرانی کەلای ئێوە ینی بەزندە دەکرێەوەی هەرێمی کوردستان ژمارەکەتان لاڕوون نییە کە بەڕێز دەڵی 240,000 وڵاتی عێراقی و هەرێمی کوردستان گەشتیان کردووە بۆ تورکیا و لەوێ ڕۆشون بۆ وڵاتانی دەرەوە. ئامارێکتان لەنێ سەبارەت بە هەرێمی کوردستان یاخود ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئامار ڕناگەنێ حکوومەت ناتوانێت ئامارێکی دەقیق لەبارەی ئەوانەی کە کۆز دەکەن بۆ دەروی وڵات بڵاو بکاتەوە؟ بەدڵنیا حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر مەبەستی بێ ئاماری دەقیقی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕابگەێنێ هەر ڕێگەی فڕۆکەخانەکانی هەرێمەوە هەم هەولێر و هەم سلێمانیش ئەتوانێ بزانە کە چەند هاوڵاتی کورد زمان یا چەند هاوڵاتی هەرێمی کوردستان بە نەتەوەکانی کەشەوە کە بە مەبەستی گەشتکردن کۆچیان کردووە بۆ دەرەوەی وڵات وە پاشان چەنی نەگەڕاوەتەوە بۆ خۆتان نەزانن فیزە مەحدود دەیتر بۆ مودەیەکی زەمەنیە زۆرینەی زۆریان نەگەڕاونەتەوە دیارە ئێمە لە ساڵانی ڕابردووە وەکو با بڵێن پار بۆ ڕۆژی جیهانی پەنابەران ئامارمان ڕاگەیان کە زیاتر لە 45,000 هاوڵاتی هەرێمی کوردستان کۆچیان کردبوو بەرەو دەرەوەی وڵات بەداخەوە لەو ڕێژێش لە ماوەی 3 مانگە کە زیاتر لە 140 هاوڵاتی هەرێمی کوردستان گیانیان لەدەزا لەو ماوەیەشە زیاتر لە 52 کەسیان بێسەر و شوێن بوون وەکو فیدراسیۆنی پەنابەران دیارە ئێمە کارمان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان کرد بۆ گەڕانەوەی تەرمی سەرجەم قوربانەکان بۆ ئێرە بە هەرێمی کوردستان و سەرجەمی لێرە بە خاکسپێردا بۆ بێسەر و شوێن بۆکانیش هەر وەکو فیدراسیۆنی پەنابەران بە هاوکاری نوێنەرانمان و بە هاوکاری باڵۆزخانی عێراق لە یۆنان پشکنینی DNA و سامپڵی خوێن و لیکمان ڕەوانی شوێنی ڕووداوەکان کردو خۆشمان لە نزیکەوە قسەمان لەگەڵ بەرپرس و لایەنی پەیوەندیدار لە وڵاتان کردووە بۆ دۆزینەوەی ئەو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و چەند هاوڵاتێکیشی تایە چەند خێزانێکی تایە کە سەر بە پارێزگاکانی عێراقن بە مەبەستی دۆزینەوەی چارەنووسیان و ئاشنایان کەینەوە بە کەسوکاریان. بەڵێ زۆر باش کاگاری گەرە پرسیارش بە کورتی وەڵام دەی دواتریش دەگرم و لای بەڕێز باز لەو دەکەی کەم جارە خەڵکی بەرپرس و پەرلەمانتاریش تێدا ئەوانەی کە کۆچیان کردووە بۆ دەرەوەی وڵاتی زانیاریەک وەکو فیدراسیۆنی پەنابەران لای ئێوە هەیە سەبارەت بە خەڵکی بەرپرس و پەرلەمانتار کە داوای مافی پەنابەریان لە وڵاتان کردبێ؟ بەڵێ دیارە ئێمە من بە شێوەی فەرمی لەلایەن ناوەندەکانمانەوە تا ئێستا ئاگادار نەکراومەتەوە ئەگەر بەرپرسێک یا ئەندام پەرلەمانە یا هەست کەسێک لە هەست لەو پۆستێکا بێت پەیوەندی بە نوێنەرایەتەکانی ئێمەوە کرد بێت چکە لە حاڵەتێکا پەنابەرێکی عێراقی و هاوڵاتێکی هەرێمی کوردستان لە دەرەوە داوای هاوکاری لە فیدراسیۆنی پەنابەران بکرێت لە ڕێگەی یەکەکانی ئێمەوە لە دەرەوەی وڵات وە لە ڕێگەی ناوەندی هەواڵگریەوە ئەو زانیاریانە دائیمەن بۆ ئێمە هێتەوە لێرە ئێمە پشتڕاستیەکەینەوە دواتر ئێمە پشتگیریانەکەین بەڵام بە شێوەی فەرمی منی شتێکم بەدەست نەگەیشتووە کە بەرپرسێکی هەرێمی کوردستان بەڵام باز ئەکرێت و لێرە و لێ زۆر خەڵکە بۆ باسی کردو لە ڕاگەیانەکانش باس کراوە کە گویا على ئەساس کۆمەڵێک لە بەرپرسین و لە ئەندام پەرلەمان ڕویان لە دەرەوەی وڵات کردو بەداخەوە یعنی نابوو بەو شوێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە کاری جدی و بە پەلەی بکردایە چکەمە زەنگێکی مەترسیدارە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بۆ ناوچەکە کە تۆ لە سەرجەم چین و توێژەکان لە ئێستا کۆچ بکەن بەرەو دەرەوەی وڵات و هیچ ئومێدێکیان نەمابێ بەم وڵاتە و لێرە دانیشن و ئیستقرار بکەن. بەڵێ سپاس دەکەم دواتر گرێمەوە لای بەڕێزت کاگ ئاری سپاس دەکەین کاگومێ جەنابیش بە خێربەی سپاس بۆ ئامادەبوونتان سەرنجی بەڕێستان چێت لەسەر دووبارە سەر هەڵدانەوەی دیاردەی کۆچکردن یاخود ئەوەی کە ئێستا ئێمە دەبین لە کوردستان کۆچێکی ئارەزوومەندانە یاخود کۆچێکی زۆرم لێ بێگومان بۆ هەردوو ڕوانگەکە ڕاستە چ ئەگەر بڵێن کۆچێکی زۆرم لێ و کۆچێکی ئارەزوومەندانەیە چونکە دوجار زۆرم لێ لەو ئاستەدا کە بارودۆخی سیاسی ئابووری و ڕەنگە لە هەندێک ئاستا بارودۆخی کۆمەڵایەتی ئەو فاکتەرە بنەڕەتیانە بن کە وا لە ئینسانی ئێمە دەکەن وڵاتەکەی خۆی بەجێ بهێڵێ ئەمە ئەو دیوەیە کە وەک کۆچێکی ناچاری تەماشای بکەین دیوێکی تری کۆچێکی ئارەزوومەندانەیە چونکە
لە هەمان واقعی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیە کە ژمارێکی زۆر لە کۆمەڵگەی ئێمە ماونەتەوە و ژیان دەگوزارێنن ئەوانە بەویستی خۆیان لێرە ماونەتەوە بەڵام هەندێک لە ئینسانەکانی ئەم کۆمەڵگەی ئێمە بەویستی خۆیان بڕیاری دوورکەوتنەوە بەجێهێشتنی وڵات دەدەن. من حەزەکەم ئاماژە بە سێ هۆکاری بنەڕەتی بکەم کە هۆکاری گشتین بۆ مەسەلەی کۆچ هۆکاری سیاسی یان هۆکارە سیاسیەکان کە ئەمە پەیوەندیدارە بە سیستەمی سیاسیەوە پەیوەندیدارە بە بارودۆخ و شێوازی فەرمانڕەواییەوە لە سیستەمە تۆتالیتاری دیکتاتۆری ستەمکاریەکاندا بێگومان کە مافی ئینسان پارێزراو نییە و لەسەر هەموو ئاستەکانی ژیانی ئابووری و کۆمەڵایەتی و فەرهەنگی جۆرێک لە چەوسانەوەی قوڵ هەیە. چەوسانەوەکان هەندێجار لەسەر ئاستی ئایدۆلۆژیە هەندێجار لەسەر ئاستی بەدەستەوەگرتنی دەسەڵاتە لەلایەن گروپێکی قۆڕخکاری سیاسیەوە هەندێجار لەلایەن تاکە کەسێکی ستەمکارەوە کە کۆمەلگا بڕێوە دەبن و دەیانەوێ سەرجەم جومگە و کون و قوش بنەکانی ژیانی کۆمەلگا داگیر و مۆنۆپۆل بکەن. ئەمە فاکتەرێکی هەرە بنەڕەتیە کە وا لە ئینسان دەکا بە دوایی دەرچەیەکی تر و ئاسۆیەکی تردا بگەڕێت کە بتوانێت لانی کەمی ئازادی ئینسانەکانی خۆی بەرچەوە سیاسەکە بمێنینەوە. سیستەمە سیاسەکەی ئێمە لەو سیستەمانەیە کە دیکتاتۆر بێ خەڵک لە دەستی ڕابکات بە دڵنیایی ئەو پرسیارە وەڵام دەدەینەوە بە کورتی ئاماژە بە هۆکاری کۆمەڵایەتی و کەلتوریش دەدەم بۆی قسەکانمان بە تەواوی بگە. ئەمە تا ئەندازەیەک ڕەنگە لە هەموو کۆمەلگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەم هۆکارە کاریگەریەکی ئەوتۆی هەبێ بەڵام بۆ ئێستای کۆمەلگای ئێمە تا ئەندازەیەک ئەم کۆمەلگە ئەم هۆکارەیان پاشەکشەی کردووە کە ئەویش دەتوانم بڵێم نامۆیی ئینسانی ئێمەیە لەگەڵ فەرهەنگ و کەلتوری کۆمەڵایەتی کە کەمتر ڕێگەیدا بە ئازادی ئینسانی و تاکە کەسیەکان کە بە بڕوای من لە ئێستا ئەم هۆکاریان زۆر کار ناکە. هۆکاری ژیانی ئابووری کە ئەمەش هۆکارێکی بێگومان لە ئێستای ئێمە هۆکارێکی ئەجگار کاریگەرەوە بۆ تێکڕای کۆمەلگەکانی دنیا و ئەو کۆمەلگانەی کە لە ڕووی ئابووری و ژیانی سیاسیەوە وەک ئێمە لە قۆناغێکی دواکەوتویان پاشکەوتودان کارکردی جدی لەسەر ژیانی ئینسان و تاچی کۆمەلگەداناوە و لە ئێستای باشووری کوردستاندا دەتوانم بڵێم لە پاڵ هۆکارە سیاسیەکەدا هۆکاری شێرە کاریگەرە بۆ ئەوەی کە ئینسانی ئێمە کۆمەلگەکەی خۆی و ژیانی خۆی و کەسوکاری خۆی بەجێبێڵە ڕوو لە کۆمەلگایەک بکە ڕوو لە وڵاتانێک بکە کە چاوەڕوانیەکی هەیە بۆ ئەوەی دەستی بگات بە کار بە ژیانێکی باشی ئابووری بە شوێنی نیشتەجێبوون بە هەموو ئەو هۆکار و بنەمایانەی کە ئینسان دەتوانێت لانی کەمی ژیانێکی ئاسایی مرۆیانە بگوزارێنێ. بەداخەوە بۆ پرسیارەکەی جەنابەت بەڵێ ئێستا لە کوردستان جۆرێک لە دەسەڵاتی سیاسی ئامادەی هەیە کە من چ لە ڕووی زانستی سیاسی چ لە ڕووی فەلسفەی سیاسیەوە ناتوانرێ هیچ یەکێک لەو شوناسانەی بەسەرا ساختەیتەوە نە سیستەمێکی تۆتالیتاریە بە تەواومانە چونکە لە سیستەمی تۆتالیتاریە ئایدۆلۆژیایەک بیر و باوەڕێکی ئایدۆلۆژی دیاریکرا و حکمی کۆمەلگا و حکمی هەم لە ڕووی سیاسیەوە دەکا و هەم حکمی ژیانی کۆمەڵایەتی تاک بە تاچی ئینسانەکانی کۆمەلگاش دەکا کە ئەمە لەم ڕۆوە لە کۆمەلگەی ئێمە ئامادەی نییە. حکمێکی دیکتاتۆری لە کۆمەلگەی ئێمە ئێستا بەمانە هەرە ڕاستەقینەکەی ئامادەی نییە بۆ مانایەنە کە نەزعی دیکتاتۆریانە نییە بۆ مانایەنە کە کردەوە و بیرکردنەوەی دیکتاتۆریانە نییە بەڵکو بەو مانایی کە تەنانەت لە سیستەمێکی دیکتاتۆریە دەسەڵاتێکی یەکانگیر هەیە کە یاسایەک تێیدا حکومڕانی کۆمەلگاکە ئەم یاسایەکی دیکتاتۆریانەیە بەڵام یاسایەک هەیە. ئەگەر تەماشاکەی لە کۆمەلگەی ئێمە لە باشووری کوردستان یاسایەک نییە کە لەو سەری کوردستانەوە بۆ ئەو سەری کوردستان حکوم کاو جێبەجێ بکرێت چونکە لە دەسەڵاتە دیکتاتۆریەکاندا یاسا حکم دەکا یاساکە ئەگەر خراپیش بێ دیکتاتۆریانەش بێ یاسایەک هەیە بەڵام لە کوردستان بە پێچەوانەی سیستەمە تۆتالیتاری و دیکتاتۆریەکانیشەوە کە ئەمە دەتوانم بڵێم لەوەی لە کوردستان گوزارێ لە هەندێک ڕۆوە خراپترە جۆرێک لە فەوزا هەیە فەوزای سیاسی هەیە فەوزای یاسایی هەیە کە زۆر زۆر خەتەرناکە لە بری سیستەماتیک بوون لە بری کارکردنی سیستەم لە کۆمەلگای ئێمە جۆرێکی تر لە سیستەم هەیە یان ناسیستەم هەیە کە بە کوردی ئەتوانی ناوی بنەی هەڕەمەچێت ئەوەی لە کوردستان حکم دەکا هەڕەمەچێتە کە لە هەندێک باردا خەتەرناکترە لە سیستەمە دیکتاتۆری و تۆتالیتاریەکان. لە سیستەمی ستەمکاری کە سیستەمی ستەمکاری ئەشێ ئەمە حکمی تاکە کەسێک بێ حکمی حیزبێکی دیاریکراو بێ بەبێ گوێدان بەوەی کە کۆمەلگا و تاکەکان مەسەرەن لە ڕووی ئاینیەوە لە ڕووی مەزەبیەوە لە ڕووی سیاسیەوە چۆن بیرەکەنەوە بەڵام گرنگ بەلایەوە چەپاندنیانە و ملکەتکردنی تێگرای کۆمەلگایە هاوڵاتیان ڕاکردنە سیستەمەوەی کە ئێستا دەڕۆن ڕاهەڵاتنە لە ستەم
جا ئەوە تەواو ڕاستە هەڵهاتنە لە ستەمی سیاسی و لە ستەمی ئابووری و دارایی چونکە کە دەڵێی کە باز لە ستەمی سیاسی دەکەی لە ناوەڕۆکدا هەڵگری کۆمەڵێک ینی مەغزای ئەوەی جیاوازتری هەیە کە شوناسی جیاوازتری هەیە لە هەندێک باردا ئەم چەوسانەوەیە دەبێتە چەوسانەوەیەکی ئابووری بە تەواومانە کە خۆی لە نادادیەکی بە ئەندازەیەکی ترسناکدا دەبینێتەوە لە کۆمەڵگەی ئێمە ئێستا نادادی کۆمەڵایەتی بە ئەندازەیەکی ترسناک ئامادەی هەیە کەوای کردووە لە ئینسانی ئێمە و تاکی ئێمە پەیوەندی زۆر لاواز ببێ پەیوەندیەکانی لەگەڵ نیشتمان و نەتەوەدا بە ئاستێکی ترسناک کەم ببێتەوە ئەمەش بەرەنجامی چییە بەرەنجامی ئەو حکومە ناعەقلانی و نادیموکراتیەتەیە کە دەستەیەکی دەستەبژێرێکی سیاسی دەیانەوێت کۆی ژیانی کۆمەڵگەدا گیر بکەن و سەرچاوەکانی داهات و گوزەرانی خەڵکیان لە چنکی خۆیاندا بە کورتی دەمە و پرسیار لە بەڕێستان بکەم هیچ زانێرێک تێ لەسەر کە باز دەکە پەرلەمانتارێکی کوردستان لە فراکسیۆنێکی داوای مافی پەنابەری لە کەنەدا کردووە یاخود بەشێک لە پەرلەمانتەران دەڵێن مافی داوای مافی پەنابەریان لە وڵاتانی تر کردووە بەڕێشتان لە ناویاندانی کە داوای مافی پەنابەریتان کردبێت پێش بەرنامەکەش ئەوم پێوتی ئەمە لە بانگەشەی ئەوە نییە کە وەکو خەڵکێکی نیشتیمان پەروەر خۆم عرض بکەم بەڵکو سروشتی خۆم وایە ینی بە هەموو کەم و کورتی و ناخۆشیەکانی کوردستانەوە من ژیانم لە کوردستان لەسەر هاوڕێکانە داوانەی کە لە پەرلەمان ئێستا باس لە دانێکیان لە دەرەوەندێکیان دەڵێن پەرلەمانتاری تر داوای مافی پەنابەریتیان کردووە من لە هەواڵەکان و لە میدیاوە بیستومە کە هیوادارم وانە بێ بەڵام ئەگەر واش بێ من ئەگەر هەر حکمێک بدەم لە سەریانی قسە لەسەر ئەو بابەتە بکەم دەبێ قسەیەکی ئەخلاقی بکەم من نامەوێت ئەم قسەی و ئەو حکومە بدەم لەسەر ئەو مەسەلەیە چونکە بەڵام ئەوە دیسانەوە دیاردەیەکی زۆر خراپە و ئاماژەیەکی ترسناکیشە ئەگەر سیاسی و کەسە دیارەکانی ئەم کۆمەڵگەی دۆخێرێمە بێگومان ئاماژەیەکی ترسناکە کە بڵێ ئەم حکوومەتە و ئەم شێوازە لە فەرمانڕەوایی وای کردووە کە کۆچکردنی لەسەر ئاستی هاوڵاتی ئاسایی کۆمەلگاوە گواستۆتەوە بۆ سەر ئاستێکی باڵات سوپاس دەکەم مەمنونم کاک ئاریەگەر بگرێمەوە لای بەڕێزت سەبات بەڵێ دواتر دیارە دەگەڕینەوە لای کاکگاری کاگومێز سەبارەت بە مەسلەی ئابووری ئەو بەڕێزدیەکە لە خاڵەکان ئابووری یەکی لەو کارە سەرەکیەکان کە ئێستا خراپی دۆخی ئابووریە کە خەڵک کۆچ دەکات بۆ دەرەوە بەڵێ بێکمان لێرە ئەگەر تەماشاکەی پێم خۆش بوو ئاماژە بە لە فەلسەفەی چەبەگەراییە یان بەینێکی تر لە فەلسەفەی مارکسیە دوو هۆکار بۆ ناموبوونی ئینسان دیاری دەکەن یەکیان هۆکاری سیاسیە ئەوی دییان هۆکاری ئابووریە ئەم ناموبوونەی ئینسانی ئێمە لە کوردستان لەسەر هەردوو ئاستەکە ئامادەی هەیە ئەوان وەک هۆکار بوو بنەما بۆ سەرهەڵدانی شۆڕژ لەو کۆمەلگانی کە چەوسانەوەی تێدایە لەسەر هەردوو ئاستەکە ناوی دەبن و باسی دەکەن بەڵام لە کوردستان دەتوانی بڵێ هۆکاری ناڕزایی و دژوەستانە و بەرهەڵسکاریەکی جەماوەریە لە ئاست و لە بەرامبەر ئەو دەسەڵاتی کە لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریەوە ژیانی کۆمەلگای داگیر کردووە بەڵام لەسەر ئاستێکی تر لە کۆمەلگای ئێمە ئەم نامۆییە دەرکەوتووە وەگوتم لە ڕووی سیاسیەوە ئێمە دەستەیەکمان هەیە قۆرخی دەسەڵاتی سیاسیان کردووە و ڕێگەیان نەداوە تاکو ئێستا بەشداریەکی حەقیقی خەڵک تاک و حیزب بە سیاسیەکانی دەرەوەی ئەم دەسەڵاتە بە فعلی و بەڕاستەقینە لە بڕیاردانی سیاسی ئامادەی هەبێ کە ئەمە هۆکارێکی گرنگە بۆ ناموبوونی تاکی کۆمەلگای ئێمە و تەنانەت لەسەر ئاستی ئەو سیاسیانی کە لە دەرەوەی ئەو چوارچێوە سیاسی باڵادەستە بیر دەکەنەوە هۆکاری داگیرکردنی سەرچاوەکانی داهات هۆکاری داگیرکردنی نەوت و داهاتی ناوخۆ و کۆی داهاتەکانی تر و گەورەبوونی گەندەڵی لەسەر ئەساسی مژینی خوێنی خەڵک و ئارەکەی چین و تۆژەکانی کۆمەلگای ئێمە نامەبوونیشی تری دروست کردووە لە لای هەندێک بۆتە ناڕزایی و هێزی بەرهەڵسبوونەوەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بێگومان لە لای هەندێکی تریش لە ئاستێکی تردا دەرکەوتووە کە بێئومێدن لە گۆڕانکاری و لە باشبوونی ئەم وڵاتە بۆیە بڕیاری ئەوە دەدەن وڵات بەجێ بێڵن و بتوانن ژیانێکی تر و پێگەیەکی تر و شوێنێکی تر بۆ بەردەوامی
ژیانێکی ئاسایی مرۆڤانە بدۆزنەوە پێویستە ئێمە بەجددی بیر لە مەسەلەیە بکەینەوە چونکە ئەمە زەرەرێکی گەورە و خوڵ چ لەسەر ئاستی نەتەوەیی و چ لەسەر ئاستی ناوخۆیی بە بزوتنەوەی کوردی و بە بزوتنەوەی ناڕازی لە هەرێمی کوردستان دەگەیەنێ چونکە بەشی زۆری ئەوانەی وڵات بەجێ دەهێڵن لە خەڵکە هەرە ناڕازیەکانی و کۆمەلگای ئێمە. سپاس دەکەم کاک گارێگەر بگرێم وڵای بەڕێزت سەبارەت بەوەی کە بەڕێزت وتت ئێستا وەکو ئەمساڵ ئەو حەوت مانگەی ئەمساڵ ئاماری تاوتان لە بەردەستدانیە بەس لە ماوەی 2000 لە بەتایبەتی کە لە دوای 2015ەوە دووبارە شەپۆلی کۆچ دەستی پێکردو تاکو ئێستا ئەوەی کە تاکو ئێستا چەندە لای ئێوە ئەوەی کە کۆچیان کردووە بۆ دەرەوەی وڵات؟ بەڵێ ببوورە من بەس کۆتایی پرسیارەکەت گەیشت بە من دیارەمە بەس ڕێژەی پەنابەران هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق بوو دیارە زیاتر لە 200,000 تێپەڕان هەتاوەکو 26 ساڵی 2016 لە ئەم ساڵیشە دیارە ڕێژەکەی دیارەکەەوە تورکیا ڕایگەیانەوە هەروە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زیاتر لە 45,000 کەسیان تێپەڕان بووە لەو ڕێژێشی و کۆمەڵی وەکو باسمان کرد کە بەداخەوە بوون بە قوربانی و بێسەر و شوێن بوون بەڵام ڕێژەکە زۆر لەوە زیاترە کە ئێمە باسی لێوە ئەکەین چکە بەداخەوە دەستکەوتنی ئامار بە دەقیقی و بە دروستی ناگا بەدەستیێمە بۆ پێی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە کۆچەکەن بەرەو دەرەوەی وڵات هەتا نەگەنە وڵاتانی ئەوروپا لەوێ ئیستقرار نەکەن و لەوێ خۆیان ناونووز نەکەن خۆیان تەسلیم نەکەن ئێمە لە وڵاتانی کە بابڵین وڵاتێکی سەرڕێگەیە کە پەنابەران پیاە کۆچەکەن ئێمە ئامارمان بە دەقیقی دەست ناکە شتەکان بە شێوەیەکی گشتیە بە دەستمانەگا کە چەندێکەیە لە کەمپەکانەوە چەندێکیش بەڕێگاوایە لە وڵاتانە. بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە مەسلەی ئەو پەرلەمانتارە و ئەو ڕاوێژکاری حکوومەت کە باز دەکات لە وڵاتی کەنەدا داوای مافی پەنابەریان کردو بەڕێز سەرۆکی ڕێکخراوی کەنەدی کوردیشی بۆ مافەکانی مرۆڤ خۆ هیچ لە ڕێی ئەو ڕێکخراوی یاخود بەرپرسانەوە زانێرێکتان دەست نەکەوتوە کە بە فەرمی ئەوانە داوای مافی پەنابەریان کردووە لەو وڵاتەیانە؟ دیارە ڕێکخراوی کەنەدی کوردی لە ئێستا ئێمە ئەو ڕێکخراوە ڕاگیراوە زیاترێمە وەکو فیدراسیۆنی پەنابەران دیارە نوێنەرایەتیشمان هەیە لەوێ ناڵم وەکو بە شێوەیەکی فەرمی ئێمە ئاگادار نەکراینێتەوە ناتوانین ناوی هیچ کەسولایانێکیش بڵین کە بڵێ مەسەلەن هەست کەسێک چوو بێ لەوێ دیاشایەتی وەزیرە خانەنشینە ڕۆیشتووە ئەوە لەوێ داوانامی مافی پەنابەری کردووە لە زۆر لە چین و توێژەکانی تیا زۆربەی زۆری ئەوانەی کە وەک باسەکرێ ڕۆشتون بۆ کەنەدا و ئەمریکا لەوێ داوای مافی پەنابەریان پێشکەش کراوە بەڵام بە شێوەی فەرمی ئێمە ئاگادار نەکراینێتەوە کە پشتگیریان بکەین یا کەیسەکانیان پشتڕاستکەین یا هاوکاریان کەین لە ڕێگەی فیدراسیۆنە وەکو پارێزەری خۆبەخشیان بۆ دابینکەین یاوە تا با بڵێن لە کەیسەکانیانە هاوکار و یارمەتی دەریان بین. بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە ئاستی و چین توێژانەی کە ئێستا کۆچ دەکەن بە پێ و زانەر لای ئێوە ئایا لە چین و توێژێکن گەنجن یاخود خێزان بە تەواوەتی ئەوەیە کە دووبارە خێزانیش کۆچکردنی خێزانیش سەری هەڵداوەتەوە یاخود ئێستا زیاتر ڕوو لە چ وڵاتێک دەکەن ئەوانەی کە لێرەوە کۆچ دەکەن؟ بەداخەوە دیارە لە ناوەڕاستی ساڵی 2014 هەتاوەکو ساڵی 2015 تقریبان کۆتاییەکەی ڕێژەی کۆچکردنی گەنجان کە لە 180 پێکەیە لە 120 تقریبان خێزاندار بوو بەڵام لە دوای کۆتایی 2015 تاوەکو مانگی سێتا ڕێکەوتنامەی وڵاتانی ئەوروپا لە نێوخۆی خۆیان و لەگەڵ وڵاتی تورکیا ڕێژەی خێزاندار زۆر بەرز بووە و گەربی بینن زۆرێکیش لەو ڕووداوانی کە ڕوویە زۆربەی زۆری هەمووی خێزاندار بوون زۆر بە کەمیتیا بۆ کە گەنج بوو بێتن یا بڵێنسەن فەرد بوو بێتن کە ڕووداوان بەسەر هات پێکەوە ڕێژەی ئەوان بەرز بووە بۆ زیاتر لە 150 کە خێزاندار بوون کەوانی کۆچیانەکە لە ئێستا زۆرێک لەوانی کە ڕوو لە دەروی وڵات ئەکەن و ئەیانەیەک بڵێن ژیانێکی شایستەتر بۆ خۆیان و خێزانەکانیان هەڵبژێرن زۆرینەی خێزانن کە لێرەوە کۆچەکەن بەرەو دەرەوەی وڵات.
بەڵێ زۆر باش سەبارەت بە پێشتر باز لەوەکە کە بەشێک لە قاچەقچیەکان بازرگانی بە کۆچبەرانەوە دەکەن ئێستا دۆخەکە چۆنە بە تایبەتی باز لەوەکە ئەوانەی کە گیانە لەدەستداوە بەشێک لە ئەندامانی جەستیان بازرگانیان پێوە دەکرام حاڵەتە ئێستاش بوونی هەیە بازرگانیکردن بەجەستان بەوەی کە بازرگانیکردن بە منداڵانی شەو ئەوانەی کە کۆچ دەکەن بۆ دەرەوەی وڵات بەڵێ دیارە هەر لە سەرەتای ئەو کۆمەڵە ڕووداوە کە لە دەرەوەی وڵات بە تایبەتی لە دەریای ئیجا ڕوویە ئێمە وەکو فیدراسیۆنەکەمان لەو ئەو کاتە کە ئەندامی لیژنێ بووین کە حکوومەت یاریمی کوردستان پێکی هێناوە بەڵام ئێمە چەند جارێک ئاگادارمان کردوونەوە سەبارەت بە دۆسیەی کۆمەڵی قاچاقچی کە سوکاری قوربانیەکان بڵێ مەسەڵەن ناو زانیاریان لەسەر ئەو قاچاقچیانە ئایا کە خێزانەکانیان بۆ ڕێگە مەترسیدارە بردووەوە کە گیانیان لەدەزاوە بێسەر و شوێن بوون بەڵام دیارە لێرە حکوومەت یاریمی کوردستان بەپی پێویست لەگەڵ ئەو جۆرە قاچاقچیانە هیچ مامەڵەیەکی نەکرد ئەوان وا داواخواز بوون وا داوایانە کرد کە ئەبێ کە سوکاری قوربانەکان خۆیان بچن شکایەت تۆمارکەن لەو کەسانەی کە بوونەتە هۆکاری گیان لە دەستدانی ئەو پەنابەرانەوە یا بێسەر و شوێنبوانی ئەو پەنابەرە بەڵام لەسەر ئاستی دەرەوەی وڵات شورتەی ئەنتەلپور بە دڵنیاوە شورتەی وڵاتان کاری کردووە نوێنەرایەتەکانی ئێمە بەجددی کاری لەسەر کەیسە کردووە و نوێنەرایەتی حکوومەتی عراقی شەر بە هەمان شێوە ئەوەی ئێمە ئاگادار بین زۆر جار زانیاریمان لەگەڵ یەکا گۆڕاوەتەوە ئەو قاچاقچیانی کە هۆکار بوونە بەڵام زۆرینەی زۆریان لە نەتەوەکانی کە بوونە چکە دائیمەن لەگەڵ ڕێزمە ئەمانەی کوردەکانیان بە وەکو دەڵال وەسفە کرد بڵێ مەسەن زۆر شت لە دەسەڵاتی ئەمانان نەبووە گەورە قاچاقچی و گەورە مافیای کە هەبووە کە ئەوە دەم قەتع بوو بەڵێ کاگاری بەڵێ گەورە قاچاقچی و گەورە مافیای کە هەبووە کە بڵێن ئەوان دەستیان لەوەی نایە بەڵێ بەس کورت هەبووە لە ناو ئەو قاچاقچیانە کە دەستی بێلەوەی کە کۆچبەرانی کورد بەڕێگەی مەترسیداردا بەرێت و بێتەوەی گیانە لەدەستدانین حکوومەت سزای نەدابێت یاخود هەوڵ نەدابێت بۆ دەستگیرکردنیان ببوورە ئەگەر پرسیارەکە دووبارەکەیتەوە لە بەرەوەی دەنگ قەتع بوو ببوورە بەڵێ زۆر باشە پرسیارەکەمان لەسەرەوە بوو کە ئەو قاچاقچیانەی کە بەشێکیان هۆکار بوونە بۆەوەی کە کۆچبەران بەڕێگەی مەترسیداردا بگوازنەوە بۆ وڵاتانی دەرەوە قاچاقچێتی کوردیان تێدایە کە حکوومەت هیچ ڕێکارێکی بەرامبەردا نەگرت بێتە بەر و زانیاریشان لەسەر هەبێت بە دڵنیایەوە دیارە ئێمە لایەن کە سوکاری زۆرێک لە قوربانیەکان بە تایبەتیەوەی کە لە ساڵی 2016 و لە کۆتایی 2015 کۆمەڵک خێزان هەرێمی کوردستان لەو ڕێگای گیانیان لەدەستداوە کۆمەڵە قاچاقچیە بۆ شکاتی لەسەر تۆمار کراوە لێرە گیراوە دواتر ئازاد کراوە بە حەسەب تەڵەن ئێمە بە دوواداچوونمان نەکردو لەسەر کەیسەکانیان چکە وەکو وتم حکوومەتی هەرێمی کوردستان و داوای ئەوەی کرد کە ئەبێ کە سوکاریان بێن شکایەت تۆمارکەن لە قاچاقچیەکان هەبووە بە پێی ئەو معلوماتی بەدەستێمە گەشتۆتەوە گیراون دواتر بە کەفالەت ئازاد کراون و دواتر هەڵهاتون ئەم وڵاتیان بەجێهێشتووە بەڵام تیا شایەتی زۆریشی تیا لە وڵاتان لە ئێستا بەند کراون و وەگیراون بەڵێ زۆر باشە دوا پرسیار مەگەر بە کورتی وەڵام دەیتەوە دواتریشە دەگەڕێم وڵای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە ئێستا ئەوانەی کە کۆچ دەکەن لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کام ڕێگا زیاتر بەکاردێن بۆ من ڕێگەی وشکانی ئاسمان یاخوداوی یاخود کام ڕێگای مەترسیدارە زیاتر ئەو بەکاردێنرێت بۆ گواستنەوەی هاوڵاتیانی هەرێم بۆ دەرەوە بەڵە دیارە لە ماوەی ڕابردووە ئەو کۆمەڵە ڕووداوی کە ڕوویە تۆزێ هاوڵاتیانی بەهۆشێ نایەوە چەندین جار ئێمەش ئەو ڕێگە مەترسیدارانەمان پێوتون و دیارە هەم پەیوەندیەکرێ بە ئێرە و هەم بە دەرەوەی وڵاتمان لە ئێستا هاوڵاتیان ئەوەی کە معلومات ئێمە هەمان بێت وە زۆرێک لە گرتوخانەکانی ئەوەی کە لە کەمپەکانە پەیوەندی بێمەوەکەن و پرسیاریان لێکن کە لە چ ڕێگایەکەوە ڕۆشتون دیارە لە کەناراوەکانی تورکیاوە وەکو چەنەکە لەو ئەزمیر و بۆدروم و ئەمانە لێ بە باخیرە سەرەکەون ئەیانەی خۆیان بگەێن ئیتالیا بەڵام زۆرێک لەو حاڵاتیانە بەداخەوە ناگەنە جێگەی خۆیان
لە ئاکامی تێکشکانی بەلەمەکانیان ناچار خۆیان تەسلیمی پۆلیسی دوورگەکانی یۆناان بکەن و ڕێگەی دیکەشەیە ڕێگەی وشکانی وەکو پێشتر باسم کرد بە ڕێگەی بولغاریا هەرە ڕۆن هەرڕاستە خۆشەتوانن بستنە وڵاتی یۆناانەوە لە هەمان کاتا لێرەش فیزە دەستەبەرە بۆ زۆرێک لە هاوڵاتیان و خێزانەکان لێرە لە هەرێمی کوردستان لە ڕێگەی نوێنەرایەتی وڵاتان لێرە ئەتوانن بە شێوەی فیزەش کە سەفەرکەن بەرەو دەرەوەی وڵات. بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگرێن بۆ لای بەرزن کاگومێت ناوبڕێکمانە دواتر دەگرێنەوە لای بەرزستان بەڵێ بینەرانی بەڕێست ناوبڕێی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاگومێ دەگەر بگەڕێمەوە لای بەڕێستان پێشتر هاوڵاتیانی کوردستان لە دەستی بۆ نمونە باس و دەسەڵاتدارانی باس کۆچیان دەکرد بۆ دەرەوەی وڵات ئێستا بۆچی سەرڕایەوەیەکی حکومڕانێکی خۆماڵیمان کۆچ دەکەن بۆچی یاخۆ بڵین لەبەر سیاسی دەسەڵاتدارانی ئێستا کۆچ دەکەن؟ بێگومان ئێمە کەم تا زۆر هەم لەسەر ئاسی شخصی و هەم لە ڕووی مێژوویەوە بیرمان و دەیزانین بەعس و ئەو حکومڕانیەی کە بەعز لە عێراق و بەسەر کوردستانە بە تایبەتی بەرپای کرد و حکومێکی فاشیانەی تۆتالیتاری بوو بە مانای کەلیمە لەسەر هەموو ئاستەکان چ لەسەر ئاستی سیاسی چ لەسەر ئاستی نەتەوەی و لەسەر ئاستی ئابووری و ژیان و گوزەرانی خەڵکیش بە هەمان شێوە تاوانی و ئەو جەوهرە تۆتالیتاریەی جێبەجێ کرده بوو نادادیەکی گەورە ئامادەیی هەبوو کۆچکردنەکان لەو سەردەمەدا هۆکاری دیکەیان هەبوو بە تایبەتی هۆکارەکان سیاسی نەتەوەی نیشتیمانی بوو و چونکە چەوسانەوەکە چەوسانەوەیکی نەتەوەی و نیشتیمانی بوو بێگومان لەسەر و ئاستەی کە ناڕزاییەکانەوە و بە شانەی کۆمەلگای ئێمە کە دژ بە و عەقڵ و ئایدۆلۆژیای بەعسیزم دەوەستانەوە
ئەم ناوەڕۆکە حکومڕانی کە بەعس پەرەی پێدا بوو کە لە ئایدۆلۆژیای بەعسیزمدا خۆی دەبینێتەوە لە دوای ڕاپەڕینی هەرێمی کوردستان باشووری کوردستان ئەم دەسەڵاتە تا ئەندازەیەکی زۆر کۆتایی دێ بەڵام بەداخەوە گواستنەوەمان لە دەسەڵاتی بێگانەوە بۆ دەسەڵاتی خۆماڵی گواستنەوەیکی بنەڕەتی و جەوهری نەبووە واتە گۆڕانکاریەکە گۆڕانکاریەکی ڕێشەی نەبووە بۆ مانایەنە کە ئێمە بمانەوێت دەسەڵاتی کوردی و کارکتەرە کوردیەکان بە تەواوی مانا و لەسەر هەموو ئاستێک بەوردی بەراورد و یەکسان بکەیت بە سیستەمی بەعس و عەقڵی بەعس بەڵام کە دەڵێن گۆڕانکاریەکە جەوهری نەبوو واتە گۆڕانکاریەکە گواستنەوە نەبوو لە سیستەمێکی تۆتالیتاری و خۆسەپێنی چەوسێنەرەوە بۆ سیستەمێکی بە مانای کەلیمە دیموکرات و پارێزەری مافەکانی ئینسان و بەرجەستەکاری دادپەروەری کۆمەڵایەتی بەداخەوە ئەو شێوازە چەوسانەوە کە لە سایی بەعزدا هەبوو لە سایی دەسەڵاتی کوردیشدا بە فۆرمی تر و بە ناوەڕۆکی ترەوە چەوسانەوەی سیاسی ئامادەیەکی گەورەی هەیە و نادادی کۆمەڵایەتی کە لە سایی بەعزدا هەبوو بێگومان ئەگەر لەسەر ئاستی سیاسی تەماشای بکەین زۆر دوور نەڕۆین یعنی تەنها 2 ساڵی ڕابردوو لە بەرچاو بگرین کۆی دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان کە خەڵکووە ئەو تاکانەی کە ئێستا کۆچ دەکەن وڵات بەجێ دێڵن لەسەر ئەساسی متمانەبوون بە هێزە سیاسیەکان و لەسەر ئەساسی متمانەبوون بەوەی کە ئەم دامەزراوانە بتوانن ژیانێکی ئارام و باش و خۆشگوزەرانیان بۆ دابین بکەن بەشداریان لە هەڵبژاردنەکان کرد و بەشداری سیاسیان کرد بۆی دۆخێکی باشتری ژیان بهێنە ئاراوە ئەم دامەزراوانە لەلایەن دەسەڵاتی کوردیەوە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە ڕۆشنتر بڵێن پەچیان خراوە کامل لێدانێکی گەورەیە لەو متمانەیە کە هەر ئینسانێکی ئێمە بە دەسەڵات و بە فەرمانڕەوایی خۆماڵی هەیبووە و بۆ ئەوەی ئەم دەسەڵاتە خۆماڵیە بتوانێت ژیانێکی باشتری بۆ دابین بکە کاتێک ئەو دەسەڵاتە خۆماڵیە خۆی دەنگ و ڕەنجی ڕاستەقینەی کۆمەڵانی خەڵک بن پێ دەخا ئیدی چاوەڕوانی لەو خەڵکانە بەشێکیان ئەوەیە کە وڵاتەکە بەجێبێڵن بێئومێد ببن کە هەرچەندە ئەمە چارەسەر نییە بۆ دۆخێکی خراپکە لە کوردستان ئامادەی هەیە ئەو چەوسانەوە ئابووری و دارایی کە لە سەردەمی بەعزدا هەبوو بێگومان ئەوانەی کە سەر بە بەعز بوون لە ناو حیزبی بەعز بوون ژیان و گوزەرانیان مەیسەرتر بوو موچەیان باشتر بوو کاروبارەکانیان لە ناو حکوومەت و ئیدارەی بەڕێوەبردننی شار و وڵاتدا باشتر دەچۆ پێشێ ئەم شێوازە لە مامەڵەکردن لەگەڵ دامەزراوە حکومیەکان کە دامەزراوەی پێویستە نیشتیمانی بن و مامەڵەکردن و بەرخوردیان لەگەڵ هاوڵاتیانە لەسەر ئەساسی هاوڵاتی بوون بێ بەداخەوە ئەم شێوازە لە مامەڵەکردنی سەردەمی بەعزگوازرایەوە لە ناو دەسەڵاتی خۆماڵیشدا لەسەر ئەساسی حیزبی و بە پێوەر و فلتەری حیزبی مامەڵە لەگەڵ هاوڵاتی و دانیشتوانی هەرێمی کوردستان کراوە کاتێک کە ئەم پێوەرانە ئامادەی هەیە پێوەری ناهاوڵاتیانن واتە پێوەری نادیموکراتیانن پێوەرەکان پێوەری حیزبین بنەماڵەیین خێڵەچین و شخصی و خزمێنن ئەمانە هەموو بەرجەستەکاری جۆرێک لە شێوازی مامەڵەکردن کە بەداخەوە لە سیستەمە تۆتالیتاری و حکومڕانیە خراپەکانی عێراقدا ئامادەی ئەوەی کە ئێستا ناومێد بوونە لە دەسەڵاتداران لە ئەوەی کە خەڵک کۆچ دەکات ئەوەی بۆ دەرەوە دەڕوات ناومێدبوونە لە کۆی ژیانی سیاسی لە هەرێمی کوردستان چونکە لە بیرمان نەچێ ئێمە کە باز لە هۆکاری کۆمەڵایەتی بکەین باز لە هۆکاری ئابووری لە هەرێمی کوردستان بکەین سەرچاوەی هەموو ئەم خراپکاریە ئابووری و کۆمەڵایەتیانە هۆکارە بنەڕەتیە سیاسیەکانن چونکە ئەگەر تۆ سیستەمێکی حکومڕانی دیموکراتی ڕاستەقینە پێش بخەی ئاوای بکەی بە دڵنیایی لەسەر هەموو ئاسەکانی تر دەتوانیت هەنگاوی باش ناوخۆی کوردستان ناویشتان ئومێدە بەڕێشتان هەر بێئومێدن لەم دەسەڵاتە من ئەگەر بەو ئەندازەیە بێئومێد بم بێگومان ڕەنگە بەشداری لە بەردامەیەکی ئەوها سیاسی نەکەم چونکە بە قەنەعەتی من بێئومێدی بۆ خۆی یەکێک لە زەڕوریەتەکانی ناوژیانی سیاسیە من لە بوارەکانی تریشە بە بنەماوەری دەگرم چونکە بێئومێدی ئەگەر ئێمە بتوانین ئیستیسماری بکەین بەرهەمی بهێنین بۆ گۆڕانکاری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی دەتوانێت بنەما و ناڕزایەتی و بێئومێدیەوە بێگومان چونکە تۆ ئەگەر بێئومێد نەبی لە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان ناتوانی بەرجەستەکاری بەرهەڵەستیەکی سیاسی ڕاستەقی نەبی دژی ئەو دەسەڵاتە و ئەو
ڕفتارە سیاسی و ئابووریە خراپانی کە لە ئاستی ژیان و گوزەرانی خەڵکدا دۆخێکی ئێجگار کە ڕسانباری هێناوە. دواتر گەڕێم وڵای بەڕێز کاگاری ئەگەر بگەڕێم وڵای بەڕێزت سەبارەت بە ئەو کۆسپ و لەمپەرانەی کە ئێستا بڵێن ئەوانەی کە لە هەرێمی کوردستانەوە کۆچ دەکەن لە وڵاتان دیارتینە و کێشە و گرفتانەیان چییە؟ ئایا هیچ بڵێن کۆچبەرێکی کورد هەڕەشەیەوەی هەیە کە بە زۆر دیپۆرت بکرێتەوە یاخود ئەوانەی کە لە کوردستانەوە دەڕۆن مافی پەنابەریتیان پێ نەدەرێت لە وڵاتانی دەرەوە؟ بەڵە دیارە لە سەرەتای مانگی ئەپڕلی ساڵی 2007 لەلایەن وڵاتانی ئەوروپا بە تایبەتی وڵاتی بەریتانیاوە کە هێرشێک کرایە سەر کۆمەڵێک لەو پەنابەرانی کە داوانامی مافی پەنابەریان ڕەت کرایەوە کۆمەڵێکی زۆریان گیران لە گرتوخانە دەست بەسەرەکانە دایان ناون و لە زۆرێک کەش لە وڵاتانی دیکە بە هاوشێوی وڵاتی بەریتانیا هاوشێوەی ساڵانی ڕابردوو ساڵی 2005 تا 2011 کە زیاتر لە 6500 هاوڵاتی هەرێمی کوردستان و عێراق دیپۆرت کرانەوە بۆ ئێرە کە بە شێوەی بەدوور لە خواستی خۆیان لە گرتوخانە دەست بەسەرەکانە دایان نابوون و لە ئێستاش ئەو پەنابەرانی کە داوانامەیان ڕەت کراوەتەوە یا با بڵێن ئەو پەنابەرانی کە لە دوای ڕێکوتنامەی 20 ئازاری ساڵی 2016 کە چوونەتە دەرەوەی وڵات و زۆرێک لەو پەنابەرانی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستانن کە زۆرێک لە وڵاتان بە هۆکاری ئابووری ئەوانیان ئین کردووە کەیسەکانیان ڕەت کردوونەتەوە ئەمانە هەمیان کەوتونەتە ژێر هەڕەشەی بە زۆر ناردنەوە بەداخشەوە کە هەر لە تەنها لە مانگی چوارەوە بۆ مانگی 5 هاوڵاتی هەرێمی کوردستان کە بەهۆی ئەو فشارە زۆرە کە لەلایەن وڵاتی بەریتانیا وڵاتانەوە خرایە سەریان خۆیان کوژ لە دەرەنجامەوە بوو لەلایەن فیدراسیۆنی پەنابەران و ئێمە تەرمەکانیمان هێناوە لێرە لەلایەن کەسوکاریان لە نزیکە سوکاریان بە خاکمان سپاردن بەداخۆی وەکو فیدراسیۆنی پەنابەران لەسەر ئاستی دەرەوەی وڵات وەم لەسەر ئاستی ناوخۆی کوردستان چەند هەنگاوێکی جددی و عملیمان ناوە و یادداشت و پرۆژە بڕیارمان پێشکەشی پەرلەمانی ئەوروپا و پەرلەمانی بەریتانیا کردووە و لەگەڵ وەزیری ناوخۆ قسەکراوە لەو بارەوە کە دەرەنجامی دیپۆرتکردنەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە زۆرە ملێ ئاکامێکی خراپی هەیە و چۆن لە ڕابردووە زیاتر لە دەپەنابەر خۆیان کوژ و زۆرینەی زۆریان لێرە تووشی بارودۆخێکی دەرونی زۆر خراپ بوونەوە لە ئێستاشا زۆرێک لەو پەنابەرانی کە لە دەرەوەی وڵاتن بە هەمان شێوە کە لە ئێستا هەتاوەکو ئەمڕۆژ ئێمە بەردەوام لەسەر ئەو کەیسە کارەکەین و لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش لەگەڵ سەرجەم فراکسیۆنە کوردستانەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق قسەمان کردووە خۆشبەختانە 104 واژوو کۆکراوەتەوە دژی ئەوەی کە بە زۆرە ملێ هیچ هاوڵاتێکی هەرێمی کوردستان و عێراق نەنێردرێتەوە فڕۆکەخانەکان وەریان نەگرنەوە و هاوکار و یارمەتی دەریش ئەو پەنابەرانەشین کە بیانێ بە شێوەیەکی ئارەزوومەندانە بگەڕێنەوە بڵێن بەخواستی خۆیان بگەڕێنەوە هەرێمی کوردستان و عێراق. بەڵێ زۆر باشە کاک ئاری سەبارەت دوابسەرم بە کوردی سەبارەت بە وەکو فیدراسیۆنی پەنابەران ئێوە چ لە ئاستی کوردستان و چ لە ئاستی دەرەوە دەتوانن چی بکەن بۆ پەنابەران؟ بەڵێ دیارە ئێمە وەکو فیدراسیۆنی پەنابەران لێرە لە هەرێمی کوردستان هەر لە سەرەتای ئەو کۆمەڵە پەنابەرەی کە لە ڕۆژاوای کوردستانەوە ڕویان کردووەتە ئێرە ئێمە بە هاوکاری کۆمەڵە ڕێکخراوی دیکە و بە هاوکاری نوێنەرەکانی خۆمان لە دەرەوەی وڵات بەردەوام بووینە لە پێشکەشکردنی هاوکاری لە خواردن و جلوبەرگ و پێداویستی ناوماڵ بۆ پەنابەرانە و زایدەن ئەو پەنابەرانی لە کاتی هێرشکردنە سەر ناوچە کوردیەکان و ئەو ئاوارانەی کە ڕویان کردووە لە پارێزگای سلێمانی و هەتا بە پارێزگاکانی دیکەشەوە ئێمە وەکو فیدراسیۆنی پەنابەران بە هاوکاری کۆمەڵێ ڕێکخراوی بیانی نێودەوڵەتی توانیمان کۆمەک و هاوکاری هەتا بۆ سەرچیای شنگال بۆ ڕۆژاوای کوردستان بۆ نەخۆشخانەکانی ڕۆژاوای کوردستان دەرمان و کەلوپەلی پێداویستی ڕەوانەی ئێوە بکەین و ئەو ئاوارانی کە لە ناوخۆشە هەن لە کەمپەکانە ئەوەی بە ئێمە کرابێ کردومانە لە ماوەی ڕابردوو هەتا لە بواری پزیشکیش هاوکارێکی زۆر باشی نەخۆشخانەکانی ئێرەمان کردووە و کۆمەڵک دەرمان و پێداویستی باشمان بۆ دابین کردوون هاوکات ئەو پەنابەرانەی کە لێرن لە هەرێمی کوردستان پێویستیان بە نەشتەرگەری بۆ یا نەخۆشی درێژخایانیان لەگەڵا بووە پێویستیان بە دەرمان بووە ئێمە وەکو فیدراسیۆن هەتا ئێستاش لە ئازال بەردەوامین لەوەی کە لە نەخۆش
نەخۆشخانەکانی دەرەوە لە مابلین کەرتی گشتیان لەوێ تایبەتە ببوورە چارەسەرمان بۆ کردن کولفەی تێچوەکانی ئایدی ئێمە بۆ وەکو فیدراسیۆنی پەنابەران هاوکات لە سەر ئاسی دەرەوەی وڵاتیش هاوکاری سەرجەمە و عێراقیانە بووینە کە ڕویان لە دەرەوەی وڵات کردو لەو شوێنانی کە نوێنەرایەتی و یەکەکانی ئێمەی لێە پارێزەری خۆبەخشیان بۆ گیراوە و هاوکاری تەواویان بوون ئەوانی کە بێسەر و شوێن بوون یا کۆمەڵێکی زۆرمان هەڵەکان کە لە کەسوکاریان دابڕاون ئێمە لە ڕێگەی خۆمان و ڕاستەخۆ و کەسانەمان دۆزیوەتەوە و بە کەسوکاریان ئاشنامان کردوونەتەوە و لەسەر کەیسەکانیان بەردەوام کارمان کردووە. سوپاس دەکەم کاگیاری کاگومێت کاتمان کەم ماوە سەبارەت بەوەی کە ئەگەر هاوڵاتیانێک نیگەران بن لەم بارودۆخە ئایا چارەسەرەوەی کە ئێمە لە ناوخۆی خۆمان بمێنینەوە هەوڵی گۆڕانکاری بین یاخود کۆچکەین بۆ دەرەوەی وڵات؟ بێگومان قورسە یعنی ئینسان دەتوانم بێگومان پرسیاری ڕێی من دەکەی بەڵام دوجار ئەمە حکومێکی ئەخلاقی و داوەریکردنێکی فکریە دەربارەیەوە من دەتوانم ئەوە بڵێم ینی چارەسەر مانەوەیە لە وڵات و بێگومان ڕەتدانەوەی ئەو گیانە نابەرپرسیاریەیە کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پەرەیان پێداوە لە خۆیاندا و بە شێوەیە لە شێوەکان وای کردووە کە گیانی بەرپرسیارەتی لە ئاستی نیشتمان و نەتەوەدا لە پاشەکشەیەکی گەورەدا بێ زۆر گرنگە لەسەر سێ ئاستلانی کەم کە بە کورتی ئەوە بڵێم هەنگاوی جدی بنرێ کە ئەوش دۆخی سیاسی هەرێمی کوردستان بە شێوەیەک ڕێک بخرێتەوە کە هەموو هاوڵاتیانی هەرێم دڵنیایی و دڵنیاییان بۆ بگەڕێتەوە کە ڕێز لە مافەکانیان دەگیرێ ڕێز لە دەنجیان دەگیرێ و ڕێز لە بەشداری ئەوان دەگیرێت لە بڕیاری سیاسیە کە من ڕاستە ڕەنگە ئەمە هۆکارێکی زۆر دیار نەبێ بۆ کۆچی خەڵک ئێستا لە هەرێمی کوردستان بەڵام هۆکاری بنەڕەتی نەبینراوە هۆکاری بنەڕەتی نەبینراوی کۆچی خەڵک لە کوردستان ئەو هۆکارەیە کە دەبێت دەستی بۆ ببرێ و چاک بکرێ باشکردنی گوزەرانی خەڵک و کە بە شێوەیە بێکە لانی کەمی توانای دابینکردنی ژیانی گوزەران بۆ خەڵک بگەڕێتەوە کە ئەمەش هۆکاری بنەڕەتیە سەروەری یاسا و دادپەروەری کۆمەڵایەتی دوو فاکتەری بنچینەیی کە ئەگەر ئەم دوانە کاری جدیان بۆ نەکرێت بە دڵنیایی ڕەنگە کارەساتی گەورەتر ڕوبەڕووی کۆمەلگای کوردستان ببێت. زۆر بە کورتی نیو خۆلک سەبارەت بەوەی کە ئێمە لە سەروبەندی ڕفراندۆم کە خەڵک کۆچ دەکات بۆ دەرەوە ئاماژەیە بۆ چی؟ ئاماژەیە بۆ ئەو نادڵنیاییە و بۆ ئەو نابەرپرسیاربوونەی کە دەسەڵاتدارانی کوردستان تاکو ئێستا بەردەوامن لەسەری لە بنپێخستنی مافی خەڵک لە باشنەکردنی ژیانی خەڵک لە بنپێخستنی مەسەلەی بەسەلە دیموکراتیەکان و دامەزراوەکانی هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ بەڕێز کاگومێت حەمالی ناوی پەرلەمانی کوردستان کە سەدۆی سەرەکی لەگەڵمان بووی هەروە زۆر سپاس بۆ بەڕێز ئاری جەلال سەرپەرچاری لەختی کوردستانی فیدراسیۆنی سەرانسەری پەنابەرین عێراق کە لە سلێمانیەوە لەگەڵ بووی. سپاس بۆ میێرانی بەڕێز سپاس بۆ ئەوکارانم تا بەرنامەیەکی تر باتەوە. ڕێفراندۆم چیە و ڕێفراندۆم ئەنجام بدرێت کوردستان بەرەو کوێ دەڕوا؟ کێشەی ڕێفراندۆم ئەوڕۆ لە کوردستان لە خودی ڕێفراندۆمەکردی لەوەیە کە ڕێفراندۆم کراوەتە ئامرازێکی ململانەی سیاسی لە نێوان حیزبەکان. ئامادەسازی هەیە بۆ مەسەلەی ئەو دۆخی لە کوردستان هەیە دۆخێکی ئالۆزە خەڵکی کوردستان 2 ساڵە برسی دەکرێت یعنی کەواتە 2 ساڵ تۆ خەڵکێک برسی دەکەی ماناوە تۆ وای پەروەردە دەکەی کە بنەخێر دەبێت. ئەو کۆدەنجێ چۆن دروست دەبێت لە کاتێک کە زۆرەکەی کەس ناخوێن دەبواە دانوستانەکان بکرابە لەگەڵ گۆڕان لەگەڵ کۆمەڵ کێشەکان چارەسەر بکرابە ئینجا موعیدە ڕێفراندۆم دیاری بکرا موعیدی هەڵبژاردننی پەرلەمان بەڕێوەی ئەوانە مەسەلەیەکن تەنها پەیوەندیان بە پارتیەوە نەبوو. چەندە ئامادەکاری کراوە بۆ ڕوبەڕووبنەوەی هەر ئەگەریشی نەخوازرا و لە دوای ئەوەی کە ڕێفراندۆم ئەنجام درا. لە کوردستان ململانەیەکی سیاسی ناتەندروست هەیە تەنانەت مەسەلە باڵاکانی نەتەوەییش خراوەتە ئەو ململانەیە ناتەندروست. دیداری تایبەت لەگەڵ ئەنوەر سەنگاوی کارگێڕی ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردننی کۆمەڵی ئیسلامی سەبارەت بە هەیکەل و دامەزراوەکانی کۆمەڵی ئیسلامی و شێوازی دروستکردنی بڕیاری دەستە جەمعی. بڕیاری
یەکلایەنە لەناو کۆمەڵ ئیسلامیە مەفروض. ئایا کۆمەڵی ئیسلامی چ جۆرە فەلسەفە و میتۆدێکی دامەزراوەی تەبەنی کردو لەسەری دامەزراوە؟ ئەم نەرمینواندنە لە کوێنەتی هەیکەلی کۆمەڵی ئیسلامیە وای کردووە بڕیار لە کۆمەڵی ئیسلامیە دوانەکەی. ئایا بڕیارەکان چۆن دەردەچن و بە چ شێوەیەک شۆڕ دەبنەوە بۆ ئۆرگانە جیاوازەکانی کۆمەڵ؟ پێویستە قەرارات لەسەرەوە کۆنەکەنەوە، واتە بڕیارەکان تەنها هەموو لە دەستی سەرەوە نەبێت. ئەم بڕیارانە ورد کرێنەوە بۆ خوارەوە. ئەمە سیستمی نوێنابەرگەزی. ئایا کۆمەڵی ئیسلامی حیزبێکی سیاسی ناو بڕیارە نووسراوەکانە و نووسرا و واژۆکان بەڕێوەیە بن یاخود پەروەردەی ڕۆحی و هاندان بڕیارەکان جێبەجێ دەکات؟ ئەمانەوێ ئەم بانگەوازەی ئێمە، ئەم پەیامەی ئێمە، ئەم کارە پەروەردەی ئێمە بۆ هەموو جەماوەرێ بەگشتی، واتە پەیامەکەی ئێمە ئەمانەیە بگا بە هەموو خەڵک. سەبارەت بە باشترین پەیکەر و دامەزراوە لای کۆمەڵی ئیسلامی کامەیە؟ نەهاتوین مەصالحی سیاسی خۆمان بخوێنینەوە. ئایا کۆمەڵی ئیسلامی مەسلحەتی سیاسی لە قەرارەکانیان بۆ خۆی چییە اینجا قەراردا؟ ئێمە بازرگانی باسی. ئایا ئەندام و کادر و لایەنگرەکانی کۆمەڵ چه کاریگەریشان لەسەر سیاست و بڕیاری کۆمەڵی ئیسلامی هەیە؟ ئێستا خۆشبەختانە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی ڕێکسەکانی کۆمەڵی ئیسلامی لەناو خەڵکە، لەناو جەماوەرە، بۆیە ئێمە نزیکی نەخەڵک. ئایا لەم کاتی قەیران و بارە خراپەتداراییەدا بارەگا و مەڵبەند و دامەزراوەکانی کۆمەڵی ئیسلامی چۆن بەڕێوە دەبرێن و سەرچاوە داراییەکانی کۆمەڵ چین و لەکوێن؟ و هەر کاتێکیش کۆمەڵی ئیسلامی خوا نەخواستە ئەوەی کرد لە پرۆسی سیاسیەک شێت، ئەویش ئەوەیە لەسەر ئەساسی تەنازل لە مەبادئ داوای پارە لەم و یا وەرگرتنی پیازادێکی مادی لە مەبادی ئەو لای ئێمە. ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی دیکە ئەبنە تەوەری سەرەکی ئەم دیدارە تایبەتە و ئەنوەر سەنگاوی کارگێڕی ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن بە ڕاشکاوی وەڵامیان دەداتەوە.
کە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. ئەڵێن ڕۆژێک لە ڕۆژان پاشایەک هەبووە، ئەم برنجەی وەکخوانێک پێشکەشی پاشایەکی تر کردووە. لەو ڕۆژەوە نامدرا برنجی مەحموود. دوای چاوەڕوانێکی زۆری پاشا لێکدراوەکە لە قەڵای پاشا نزیک بوو. هەمویان چاوەڕوانی ڕازاندنەوەی برنجەکە بوو. بۆ نوبەرامەی برنجەکە بەناو کۆشکەکەیە بڵاو بووە. پاشای دڵخۆش کرد و سەرجەم وەزیرەکان بە بۆ نوبەرامەکە سەرسام کوا برنجەکە محمودە. برنجی مەحموود خوانی شاهانە. ئەگەر ژاوەژاوی دەرەوە بێزاری کردویت ئەوە دەرگاکەت بگۆڕە. دەرگای کەیدۆر بۆ ماڵەکەت هەڵبژێرە. دەرگای PVC کەیدۆر سێ ڕەنگی جیاوازی هەیە کە لەگەڵ دیکۆراتی ماڵەکەت دەتوانی بە ئارەزوی خۆت بیگونجێنی. هەروەها چەندەها نەخشی جۆراوجۆر و سەرنج ڕاکێشی هەیە. دەرگای کەیدۆر دەتوانرێت بە ئاسانی پاک بکرێتەوە و بشۆرێت. هەروەها دەرگای کەیدۆر دەبڵجامە و بە تەواوەتی ڕێگری دەکات لە هاتنەژوورەوەی ساردی و گەرمی و دەنگەدەنگ بۆ ناو ماڵەکەت. دەرگای کەیدۆر 10 ساڵ زەمانی لەگەڵدایە. دەرگای کەیدۆر کوالیتی و جوانی پێکەوە لە یەک دەرگادا. پێویستمان بە وەکیل هەیە لە هەموو شارەکانی عێراق. هەمیشە دیزاینی نوێ لەگەڵ هەڤرز. جوانی، کوالیتی، زۆر بەهێز، ڕەونەقدار، سەلامەت، ئاسان لە بەکارهێنان، ڕەنگی جیاواز. تاکە براندی مالیزی لە کوردستان و عێراق بە بڕوانامەی جیهانی باوەڕپێکراوە. هەڤرز، ژیان پێویستی بە کوالیتی باشتر هەیە. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئێمە لە کەیبۆردەوە خزمەتگوزارێکی نوێتان پێشکەشەکەین. لە کاتی دروستکردنی بینە و باڵەخانەکانتان ئایا بیرتان لەوە کردوتەوە چۆن ڕێگری بکەن لە سەرما و گەرما؟ XPS فۆمبۆرد بەکاربێنە کە ڕێگری لە هاتنەژوورەوەی سەرما و گەرما بۆ ناو ماڵ و باڵەخانەکانتان دەکات. چەندین قەبارەی جیاوازی هەیە. هەروەها لەگەڵ کەیبۆرد بە وزەیەکی کەم و خەرجێکی کەمتر کەشی ماڵەکەت ڕێک دەخێت. XPS فۆمبۆرد دەهێندەی دیواری ئاسایی ڕێگری لە گەرما و سەرما دەکات. XPS فۆمبۆرد بەکاردێت بۆ سەقف و دیوار و عەرزی ماڵەکانتان. کەیبۆرد بۆ بەرهەمێنانی XPS فۆمبۆرد. کۆمپانیای بەیزا لە پێناو بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی ناوماڵ، کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی. هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی 8 مانگ بە هاوڵاتیان، سەلاجە و مجەمیدە، هەموو جۆرەکانی سپلێت، تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح، فرن و مایکرۆ، گسکی کارەبایی، غەسالەی جلشتن و قاپشتن. بەیزا مامی هاوڵاتیان. سەداسە دڵنیابە لە سروشتی بوونی برنجی ئەسپی ڕەش، کوالێتێکی بەرز لە پێناو تەندروستیەکی باشتر. برنجی ئەسپی ڕەش، بەرهەمەکانی ئەسپی ڕەش. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە. ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست. ئەسێ Q5S 4G LTE. هەمیشە دیزاینی نوێ لەگەڵ هەڤرز. جوانی، کوالیتی، زۆر بەهێز، ڕەونەقدار، سەلامەت،
ئاسان لە بەکارهێنا، ڕەنگی جیاواز. تاکە براندی مالیزی لە کوردستان و عێراق بە بڕوانامەی جیهانی باوەڕپێکراو. هاڤرز، ژیان پێویستی بە کوالێتی باشتر هەیە. تۆپ ئارت، تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. لەم بەرنامەیەدا لەسەر چەمکی خیانەت دەوەستین و پرسیار دەکەین. ئایا مێژووی ململانەی هێزە کوردیەکان مێژوێکی پڕ و قورس بە خیانەت نییە؟ لە ئێستادا ئاسانترین تۆمەتێک کە هێزە کوردیەکانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی یەکتری دەکەنەوە هەر یەکتر تۆمەتبارکردن نییە بە خیانەت. بەڕاست لە ئێستادا کۆمەڵک هێزی سیاسی کوردی خیانەتکار نین بەو ئیعتیبارەی کە هەڵوێستیان لە بەرامبەر پرسە نیشتمانیەکان لەژێر پرسیاردایە. لە غیابی کارایی دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان دیاریکردنی ئەوەی کە چی خیانەتە و چێش خیانەتکارە کارێکی ئەستەم و قورس نییە. ئایا ئەوانەی پرسانەتەوەیەکان بۆ مەرامی شەخصی و حزبی ئیستیغلال دەکەن گەورەترین خیانەتکارێک نین لە ئەمڕۆی دنیای کوردیدا؟ ئایا بەڕاست خیانەت تەنیا ئەوێ لە بەرامبەر پرسانەتەوەیەکان بەڕووی دەرەوەدا هەڵوێست بدۆڕێنی یان پرسی خیانەت زۆر لەوە گەورەترە و دەبێت تێگەیشتنمان لە بەرامبەر چەمکی خیانەت ڕاستکەینەوە. بۆ قسەکردن لەسەر ئەمە هەریەک لە بەڕێزان کاک شێروان عومەربەگ کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان، کاک حادی حەمەڕەشید چاودێری سیاسی لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵمانن، لە ستۆدیۆی هەولێری پایتەختیش بەڕێز کاک پێشڕەوەیسی کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵمانە. بە خێراتنی میوانە بەڕێزەکانم دەکەم، زۆر سوپاسان دەکەم. کاکە هادیبا لە بەڕێستەوە دەست پێ بکەم، هەندێک وای دەبینین کە مێژووی حزبە سیاسیە کوردیەکان مێژوویەکە قورسە پڕە لە خیانەت و تا ئەوەی کە خیانەت بۆتە کولتور لای هێزە سیاسیەکان و ئەوەی کە خیانەتکردن لە دنیای کوردی داشتێکی غەریب نییە. و ئێمە ئێستا کە قسە دەکەین لەسەر خیانەت لە ڕاستیدا بەقسی ئەم بەڕێزانە بێ قسە ناکەین لەسەر شتێکە زۆر نامە بێ بە دنیای کوردی لەسەر سەرجەم ئاستە جیاوازەکان. بەڕێزت هاوڕای لەسەر ئەمە؟ وەڵا سەرەتا بێ بڵین لە ڕووی سایکۆلۆژی و سۆسیۆسیاسیەوە وشەی خائین و تەخوینکردنی بەرامبەر با بڵێن وشەیەکی سەرپێیە چ کاتێ ویست بێت یان یاوێنە پاڵی یەکترەوە. ئەمەیە بڵێم وشەیەکی مەتاتیە. ئەم وشە مەتاتیە ئەمڕۆ من ئەیدەمە پاڵ کۆمەڵێک کەس کە پێم وایە کە مادەم بە دڵی من کار ناکەن ئەوە ئەیدەمە لایەن لەبەرەوە لە ڕووی یعنی سایکۆلۆژیوە هەڵی سەنگێنین وشەیەکە بە ئاسانی دراوەتە پاڵیان. لە ڕووی مێژوویشەوە لە ڕاستیە بەڵێ بەداخەوە مێژووی ئێمە پڕێتی لە دەستبردن بۆ ئەوەی کە جۆرێک بووە لە سنوور بەزاندن و تێپەڕاندنی هێڵە سوورەکان بۆ ئەوەی کە هاوڕێ و هاوخەبات و نزیکەکانی خۆمانی پێ بشکێنین. ئەگەر لە ڕاستیە ئەمە جێی نەبێتەوە لە ناو خیانەتە پێم وانییە وشەیەکی کە بیگرێتەوە. یعنی مێژوەکەی ئێمە تا بەم دواییانەش بەداخەوە سیخ ناخ بووە لە ئەوەی کە من نەمتوانی بێ ململانێ لەگەڵ تۆیا بکەم. دەسم بردووە بۆ هێزێکی دەرەکی، دەسم بردووە بۆ هەندێک با بڵێن ئەوەی پێ ئەوترێ یاساغ تا بتوانم تەصفیەی تەنانەت جەسەدی تۆشی پێ بکەم. لەبەرەوە بەداخەوە بەڵێ ینی مێژووی ئێمە غیاب نییە لەم زۆر چاکە. کاک شێروان دەگوترێ ئەوەی کە بابەتی خیانەتکردنی ئاسان کردو لای هێزە کوردیەکان لە ڕاستیدا پەیوەندی بە تاچی کوردی خۆیەوەیە. ینی بەشیشی زۆری تاچی کوردی لە ڕاستە خۆی ئامادەیی تێدا هەیە بۆ خیانەت تا ئەوەی کە ڕەنگە ئاسان بێ بڵین کە خیانەتکردن شتێکی وجودیە لای کوردیان. ئەمە تەمە قسەیەکە ڕەنگە ئەحمەدی خانیش قسەیەکی هەر لەو بابەت ینی بم جۆریانە
لی دوابێ ئەمە تا چەند ینی بەڵێ سەرەتا پێشەوەی بچمەنەوە باسەکە سپاسی و برادرانەکەم سپاسی جەنابتەکەم ڕاستی من پێتان نەوتم کە بابەتەکە لەسەر مەسەلەی خیانەت و پرسی خیانەتە بەڵکو قسە لەسەر ئەوە کە من پێم وتراکە تەوەری بەرنامەکە لەسەر بۆچی لایەنە کوردیەکان ڕێک ناکەون شتێکی وا بوو وابزانە باسی خیانەت عەلا کولی وتمان ئاسان یەکتری تۆمەتبار دەکەن بە خیانەت تەلەفۆنەکە ئێستاش لەبیرم ماوە عەلا کولی بەس مادام کە قسە لەسەر ئەوەکەینەوە هەر تەوەرێکی باشە بۆ قسەکردن ئێمە لە ئێستایە لە ناکۆکیێکی قوڵی کۆمەڵایەتی و سیاسیین لە هەرێمی کوردستان هەموو ناکۆکیێکی سیاسی بۆ خۆی بۆعدێکی کۆمەڵایەتیشی هەیە بۆ خۆی هەر گەمەی سیاسی گەمەیەکی کۆمەڵایەتیە وەکو گەمەیەکە کە کارکتەرە کۆمەڵایەتیەکان بۆچی یعنی تاکی نێو کۆمەلگا وەکو کارکتەرێکی کۆمەڵایەتی وەکو سۆشال بینگێک وەکو بوونەوەرێکی کۆمەڵایەتی ئەنجامی ئەدات لە ژیانی سیاسی خۆیدا طبعا بەو هۆکارە ئێمە کە باز لە کۆمەلگای کوردیەکەین باز لە تاکی کوردیەکەین بەتەکید ئێمە لەژێر کاریگەری چەند فاکتەرێکی زۆر یعنی مێژووی داین تاکو ئێستا لەژێر کاریگەری چەند فاکتەرێکی با بڵێن ئەوەی کە پێڵێن ناوخۆیش داین هەمیان هۆکارە بۆ خیانەت نەک هەمووی هەم خۆکار بێ بۆ خیانەت بۆ خۆی خیانەتەکە هۆکار چییە هۆکاری خیانەت بۆ خۆی ئەوە بووە کە ئێمە بە درێژایی مێژوو لە نێو خۆماندا ڕێک نەکەوتوین یعنی نەمانتوانیوە لەو شەوانی پێشتیش لە بەرنمەیەکدا باسم کرد دیدێکی هاوبەشمان بۆ سیاست و بۆ ژیانی سیاسی خۆمان هەبێ ینی بتوانین پاکێجێک بۆ بەڕێوەبردننی ژیانی سیاسی خۆمان ئامادە بکەین کە دەستی هەمومانی تیاابێ و بەبیرکردنەوەی هەمومان ئەم پاکێجە نووسرابێ بۆیە کاتێک کە تۆ ململانەیەکی ململانەکە بۆ خۆی خیانەتە هێزە کوردیەکان ئەوەندەی خیانەت لەلایەن ئاسان بووە ئەوەندە گەیشتن بە ئەو فاکتەرانەی کەوا دەکات بێکەوە بژین بێکەوە هەڵبکەن پێکەوە جوزانم ینی فۆرمەڵی هەندێش بکەن ینی ئەخر فاکتەری مێژووی زۆر دەوری هەیە لەمەیە بەڕاستی وەگوتم ئێمە بە درێژایی مێژوو هیچ کاتێک یەکترمان نەبینیوە وەکو هاوبەشێکی سیاسی هیچ کاتێک یەکترمان نەبینیوە وەکو ئەوەی کە دوو ڕکابەری سیاسی بین لە گەمەیەکی سیاسیدا و یاسای نەو ئەو گەمە سیاسیەش هەریەکەمان بە ئارەزوی خۆمان یاسای گەمە سیاسەکەمان دیاری کردو بۆیە بۆعدێکی کۆمەڵایەتی هەیە طبعا لایەنێکی کۆمەڵایەتی هەیە کە پەیوەندی بەوە هەیە ئێمە بە درێژایی مێژووی خۆمان لە ململانەیەکی ناتەندروستی یەکترداوین ئەم ململانە ناتەندروستە بۆ خۆی هەر بۆ خۆی شێوازێک بۆ لە خیانەت چکاکە ئەمە یەکە بۆتە هۆکاری ئەوەی کە لایەنی سیاسی پەنا بۆ هێزی دەرەکی بەرێ لایەنی سیاسی پەنا بۆ ڕێگای ناتەندروست و ناشەرعی بەرێ لە ململانی سیاسیدا پەنا بۆ یەکتر شکاندن و بۆ ئیهانەکردنی یەکتر و بۆ تەخوینکردن و بۆ تەشهیرکردنی یەکتر بەرن زۆر باشە طبعا ئەمە وەگوتم بۆعدێکی کۆمەڵایەتی هەیە بۆعدێکی مێژوویشی هەیە کە بە درێژایی مێژوو ئێمە لەم گەمە زۆر باشە سیاسی ناتەندروست زۆر باشە ئەگەر هەولێر ئامادە بێ کاک پێشڕەو بۆچی هێزە سیاسە کوردیەکان تا ئێرەش تا ئێساش ینی ئاسان یەکتر وەکو هاوبەشی سیاسی نابینن بەڵێ بەر لە هەموو شتێک سڵاو و ڕێز